من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خێرخوازانی لە دڵ شیرین. شاد و کامرانی ئەمڕۆژە بینە میوانی ماڵەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بۆی بتوانین یەکێک لە پرۆژەکانی دەستگای بەخشین جێبەجێ بکەین و بەشێک لە نەخۆشان و هەژاران بەسەر بکەین و بە دیاری پێدانی ئەوەی ئازیز و خۆشەویست. چەند ساتێک لەگەڵمانە. من وەک نوێنەری کۆمەڵەی توانابەخشی مناڵان بۆ مناڵی شەلل دەماغ ئێمە ئەم نەخۆشانە ئەرکێکی زۆر مەساریفێکی زۆر و ئەرکێکی زۆر قرس لە سەرشانی دایک و باوکیانە بەردەوام ئەبێ عیلاجیان هەبێ بەردەوام ئەمانە لە عەرزاندایی بیان ئەوێ خواردنی تایبەتیانەوێ بەردەوام ئەبێ هاوکاری بکرێن و ئێمە وەک کۆمەڵەکەی خۆمان ساڵانە ئەم ئەرکەمان خستۆتە سەر ئەستۆی خۆمان هەموو ساڵێک کتابەکەین بۆ شوێنەکان بەپێی هەر شوێنە بەپێی بووی خۆی ئەتوانن هاوکاریمان بکەن. ئێمە هەموو ساڵی ئەمەمان کردەوە. ئێستاش زۆر سپاسی بەرنامەی بەخشی نەکەین کە ئەم ساڵ مجموعەی مناڵی بۆ لە خۆگرتین و هیواداری نمونەتان زۆر بێ کەسانی وەکو ئێوە لە کوردستان زیاتر هاوکاری ئەم مناڵانە بکات چونکە مناڵی شەلل دەماغ سنفێکە لە هەموو مناڵەکانی تر لە هەموو خاوەن پێداویستەکانی تر جیاوازترە لەبەر ئەوەی کە جەنازەیەکی زیندووە هیچ شتێک ناتوانێت ئەگەر یەکێک نەبێت بۆ نمونە کەسێک نەبێت لە ماڵەکەی کەس ناتوانێت ئەمانە بگرێتە خۆی. ئێمە لە کۆتاییە زۆر سپاسی جەنابتانەکەین سپاسی بەرنامەی بەخشینەکەن هیوادارین هەموو ساڵێ بەردەوام بن و نمونەتان زۆر بێت. سپاسی کەناڵی پەیامەکەم بۆ ئەو هاوکاری و یارمەتی کە بۆ ئەو نەخۆشانەی دابین کردووە زۆر خوا خێریان بنووسێ کە من ئێستا وەکو یەکێک من نەخۆشێکی خەستەخانەی هیوام کە زۆر کەم دەرامەتم و ناتوانم کە بەرگری لەم نەخۆشی خۆم کەم و عیلاج بخۆم دابین کەم. زۆر جار ئەبێ عیلاجەکان گرانە بێ لە دەرەوە بیکڕی زۆر جار ئەبێ بڕۆ قرسکەین هەتاکوە گەینە خەستەخانەکان ئیتر کاری ئەمان کردویانە خوای گەورە پاداشێداتەوە ئیشەڵا بۆیان خوای گەورە پاداشی هەر هەمویان بداتەوە هەر بۆ کەسێک کە بۆ 250 کە دەستی هەیە لەم یارمەتیایە خوای گەورە پاداشی گەوریانەداتەوە ئیشەڵا کەوا یارمەتی ئەم نەخۆشانەدەن و ئەم هەتیوانە و ئەم بێباوکانەدەن تر خوای گەورە پاداشیان باتەوە ئیشەڵا. زۆر سپاسی بەرنامەکەین کە جەژنانەیەکی بەخشی بە مناڵەکەمان کە نەخۆشی ئۆتیزمێتی و دیارە ئەو کەسانەی کە خێرخوازن یا ئەزانن کە ئەو کەسانەی کە مناڵی نەخۆشیان هەیە یاخود کەسێکیان نەخۆشە چەندی مەعاناتیان هەیە و هەرچۆن بێ بتوانن کەمێک لەو مەعاناتانە کەم بکەنەوە کە کەوتوتە سەر ئەم مناڵانە یاخود ئەو ماڵانە. من کە مناڵەکەم نەخۆشی ئۆتیزمێتی بەڕاستی ئەرکێکی زۆری لەسەرمانە زۆر عەزیەتمانەدا ئانی هەرچۆن بێ هاوکاریەک ئەتوانێت کەمێک لە ئازارەکانی ئێمە کەم کات. لە ڕاستی ئەمە ینی زۆر پێویستە چونکە ئەو مناڵانە کە بێجگەلەوەی کە نەخۆشن پێویستیان بە یارمەتی مادیشەیە ئەمە ئەرکێکی دەی حکوومەتە ئەوێ حکوومەت ئەمیشانە بکە بەڵام کاتێک کە بەرنامە بەخشینەکان دەکەن یعنی لە چاکەی خوانێکن چاکێکی تر بە ئێمە بەخشنێمەش زۆر سپاسیانەکەین هیوادار نوەنیان زووبی ئەو خۆتانیش کە ئەبەخشن هیوادارم زیاتر ببەخشن.
بسم الله الرحمن الرحيم خۆشەویستان ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ لە جێبەجێکردنی بەشێکی تر لە کار و بەرنامە و پرۆژەکانی بەخشین داین کە بڕیارمانە 100 نەخۆشی شێرپەنجە کۆمەکی بکەین ئەوانەی کە زیاتر لە خەستخانەی هیوان و پێویستیان بە عیلاج و بە کرێ هاتوچۆ و ئەو شتانە هەیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆکە ئێمە بڕیارمان ناوە 100 نەخۆش یارمەتی بدەین بەڵام ژمارەکە زیاد بوو چووە نزیکی 120 نەفەریش هەندێک نەخۆشی تریشی پێوە ئیزافە بوو کە توانیمان لە ڕێ خێرخوازانەوە سوپاس بەخوای گەورە کە ئەو بڕەپارەیە دابین کرێ بۆیە داواکاری ئینشاڵڵا لە خوای پەروەردگار خێر و ئیحسان و سەدەقاتی هەموو خێرەوەمەندان بنووسێ و لیان قبوڵ بکەن ئینشاڵڵا و بیکە بە توێشی قیامەتیان و زیاتر و زۆرتر خوای گەورە پێیان ببەخشی هەتاوەکو ئەوان زیاتر و زۆرتر ببەخشن ئێمەش زیاتر و زۆرتر هەموو چین و توێژێکی ئەم وڵاتی خۆمان بەسەر بکەینەوە ئەوانەی کەوا پێویستیان بە کۆمەکی و یارمەتی هەیە بە پشتیوانی خوای گەورە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. نخش وضعي بعام يعني معنويا يعني نفسيا هيك باش نية كاتك نخوشة كويت بالتأكيد وري ناميني والله هندي كس يتر يارمتيان ماديا معنويا مشتيك زور باشا براسي تو هندي جار بيستقال لدرو خاصة كان علاجي كان بيستيا حتى جاي هي رجي دورة رجي كدورة هندي جار هي ناتواني بموعد كاني بيتو لبر هندي مصروف هي لاني أموز عش زور تأثيري كدوان جادس خوشي لأيوا كم كارانة زور بيروزة براستي ودارم بردم بالتأكيد زور قرصة جار ناتوان بكرة هني جار هي زور كس ناتوان بكرة براستي زور كس هي شاوري أكايك كارمتي انجا علاجية فحصية أشياء كشتيكي بيوستا بس زور بسر نخوشة كانايت براستي بالتأكيد هر چۆنێ هەر سوچێکیش بگرێتەوە بۆ ئەوان زۆرە تۆزێ معنەویاتیان بەرزترە بێ کەسێک یارمەتیان بە دەستیان بۆ دەمەشکا زۆر باشە بۆ ئەوان. دایکم نەخۆشە بە نەخۆشی شێرپەنجەوە بۆ ماوەی 7 مانگە سەردانی خەستەخانەی هیوای ئەەکەین عیلاج و شتی هەر هەمووی گرانە ئیتر ئەم نەخۆشیە زۆر سەختە زۆریش کەم دەرامەتین 7 کچین براشمان نییە ئیتر ئێوە قسڵتان نەکردە هەر بەردەوام یارمەتیمانیان ناوە خەستەخانەی هیوا بەردەوام لەگەڵمانە بوونە ئینشەڵڵا خوای گەورە بە پاداشتی خێرتان شاد بکە زۆر سپاسی بەرنامەی بەخشین ئەەکەین ئینشەڵڵا هەر لە باشیە بن و هەر سەلامەت بن و خوای گەورە ئینشەڵڵا قەت لە بیری ناکە ئێمەش مەمنونی ئێوەین یا ڕەبی هەر گەورە بن و هەر گەورە بن ئینشەڵڵا واللهی شوێنی خۆی ئەگرێ جێگای زۆر دڵخۆشیە و شانازیە بۆ ئێمە ئینشەڵڵا هەر قسوورتان نەکردە و هەر بەردەوام بن یا ڕەبی هەر بەردەوام بن و هەر لە خێرا بن ئینشەڵڵا زۆر سپاسانەکەم زۆر سپاسی کەناڵەکەتانیش ئەەکەم بەرنامەکەتانەکەم بەرنامەی بەخشین.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ومولانا محمد وعلى آله الطيبين الطاهرين أجمعين إلى يوم الدين. براسي قبقرن بو تعريفي كي جوان بو أم دزقا خير خوازية بو أم إيشا جوانا أتوارين بلين لا بخشين بيروستر هر بخشين يعني كلمة يك بدأ تعريفك قبقرن بو بخشين بيروستر لا بخشين هر بخشين أو يك دوميش براسي أويك لم ظروف الصعبة نقصنا خوشدا أويك نقوش شي نبي أويك لمعاناتي خلقها نجي أويك قال أزاري خلقها نجي نازاني أم كارساتو نخوشي وبشميلتي وهجاري ونداري تركيكي قرصة براسي أما يعني أجر شو روج كاتكان من تقسيم كان ب24 ساعات أتوارين بلين 20 ساعات دعاء خير بو أم دزقايب كين 20 ساعات دعاء خير بو كسانب كين كدسيان بمدزقايب وسن خدمتي أم دزقايب كان هشتا هركم أبو إما لبرو إما ناتوانين بتعريفك بدو كلمة بساعاتك بدو ساعات بدو برنامج متوانين پاداشتی ئەم دەستگا خێرخوازیە بدەینەوە دەست دوعای خێرمان لەسەر ئینشاڵڵا خوای گەورە بەرقەراریان کە خوای گەورە بەردەوامیان کە و خوای گەورە زیاتر ڕووناشی و خۆشەویستی و محبەت و لێبوردن و تەسامح و بەخشین خاتە دڵی دەوڵەمەندەکانمانەوە چونکە بەڕاستی ئێمە دڵنیان هێندە دەوڵەمەندە وڵاتی ئێمەدا هەیە پێویستی بە حکوومەت نابێت پێویستی بەهیچ لایەنێک نابێت ئەگەر دەستکراوە بن بەس زەکاتەکانیان ببەخشن داوا لە هەموو سەردەم دەوڵەمەندان خوا پێداوەکان دەسەڵاتدارەکانەکەم دەستیان بکەنەوە دڵیان وڵات بکەن چونکە با بزانن معاناتی نەخۆشێک یا نەخۆشێکی کوشندە یا درێژخە نەخۆشێکی درێژخایەن یانە بوونیەگرانە دارێک یا قەرزاریەک چەند کارساتە و چەند بەڵام سیبێک بەسەر خەڵکا دەهێنێ یان داوایان لێ ئەەکەم دەوڵەمەندەکان چاویان ئاراستەیان دەسەڵاتیان زەکاتیان قودرەتیان هیمەتیان بخەنە سەر ئەم دەستگای خێرخوازیە بەڕاستی دەستگایەکە ناوی هەیە دەنگی هەیە شۆرەتی هەیە خوای گەورە بەرقەرارتان کە خوای گەورە پایدارتان کە ئینشاءالله. ئەمڕۆژ دەستگای بەخشین بەهۆی دەستگیری و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانی خەرمانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بۆ نەخۆشان و هەژاران زیاد بکات. کاتێک ئێوەی بەخشندە و دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان ئەبەخشن نەخۆشان و هەژاران و منداڵانی بێباوک دڵخۆش دەکەن. جێگای شانازی جێگای دڵخۆشین کە خەڵکانێک هەیە شەو ڕۆژ بیر لەوە کاتەوە لەکوێ نەخۆشێک هەژارێک هەیە بتوانێت هاوکاری کۆمەچی بکات و دڵی خۆش بکات. کاتێک نەخۆشەکەوین یاخود نەخۆشێکمان نەبێت ئەوسا ئەزانین لە شاخی چەند نیعمەتێکی گەورەیە خوای پەروەردگار پێبەخشیوین. کاتێکیش کە نەخۆشمان ئەبێت ئەوسا ئەزانین ناڕەحەتی و ئازار و مەینەتەکانی چەندێ زۆرە. بەشێک لەو ناڕەحەتیان جەستەین و بەشێکیان بریتینەوەی معنەویان ئەبێ خەڵکانێک هاوکاری مادی و معنەویمان بکات بۆ ئەوەی بتوانین ساڕێژی برینەکانمان بکەین و هیچ نەبێت دا و دەرمان و عیلاجەکانی پێ بکڕین. بەڵام کاتێک بەم شێوەیە وەکو دەستگای بەخشین زان لە 100 کەس هاوکاری و کۆمەچیان بەسەر دابەش دەکرێت جێگای دڵخۆشەکە و خەڵکە دڵیان خۆشە بێت بەم دیارانەی ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆیە هەمیشە بیر لەوە بکەنەوە هەرچەندتان بەدەست دێ هەرچەند توانەتان هەیە ببەخشن بۆ ئەوەی هەژاران و نەدارانی پێ دڵخۆش بکەن. هەموو ئەو پرۆژانەی کە ئێوە ئەیبینن لە ڕێگای دەستگای بەخشینەوە دڵنیا بن هەم ئەو تۆسپارا و هاوکاریانەیە کە ئێوە ئەیبەخشن بەڵام کاتێگاتە دەستگایەک زۆرە بێ و ئەبێتە هاوکاریەکی باش بۆ سەرجەم هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارشتەکانی هەرێمی کوردستان. بۆیە هەمیشە ببەخشن بۆ ئێمەش دەستمان کراوە بێت هەژاران و نەخۆشان بەسەر بکەینەوە. تا بەرنامەیەکتر و تا پرۆژەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.